باشە سڵاو ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزانی دڵ ئازیزانی گوڵ دەشە بە ئەم شێشە کۆمە قسەتان بۆ کەم نییە ئیتر هەر زۆر زۆر عەزیم بێت با تۆ جەمە بەرزکەینەوە باشە هەمووتان بەخێر بێن سەرچاوانی ئارام ئەحمەد ئەوە لینکە کۆپی ئەەکەم ڕێک ئەیبم بۆ ئەکاونتەکەی کاگارامی بەڕێز دوژمنی پیاوی دێس نەزانی ئەم شەو گوڵە بارێ گوڵ ئەزانی وەڵڵی ئەم ئارام ئەحمە با نێارەکانم پێیان ناخۆش نەبێ ڕێهینە ئەڵەی فەڵشی کاشانە بەڕاستی تا بەرەو سەرەوە بڕوە لە خۆ قۆسترە بێت چییە مەسەلە بەڕاستی باشەوە بۆ بە من ناڵم لە کاگەران تۆ چییە خۆیتەوە کێشەکە چییە بۆ ئاوایە یعنی بەڕاستی ئەبێ پرسیارکەن جاجار لە من عەزیزان خۆ نابێ پرسیارم لێ نەکەن بەڕاستی خۆش نییە کاک پرسیارم لێ بکەم بزانم بۆچی مۆزوعەکە ئابۆ جۆرەیە کاک بۆی پێتان بڵێم کە ئێوەش ئاوا بکەن بەخێر بێن خۆشەویستان ئەوە هەر بۆ سوحبەتەوە قسانە هیوادارم کە زۆر باش بن ڕێز و خۆشەویستی و حرمەتم بۆ ئێوە هەیە دووسێ ڕۆژە تووشیان پەتا و هەڵامە توشتە بووم ئەگەر ئەم شەو باش نەیهێنا ئەوە داوای لێبوردنتان لێ یەکەم ئێوە هەمووتان ئازیز و خۆشەویستن بە ڕێزانی ئارام ئەحمەد ئەرە وەڵا دەقێ دوو دەقاوەسین تاون بڕێزان کۆ بنەوە ئینجا شێنە قسە باسەکانە بە کوێرایی چاوی سەرانی دزی پارتی وێشێتی سەیریکەن جەماعە سەیریکەن ئەڵێ ئەها ئەیان و ئەڵێ چاوی قژاڵە ڕێگەڵێ چاوی قژاڵە بڕواتانە بێت هەلەوانە بخۆنەوە کاکەیەوە برادەرێ هەموو شوێنی و قابعەرەقی تێکە کە چەڵێەوە کاگەڕام بۆچی ئەوە پیر بووم پیرەبی برا تۆ شوێنی و قابعەرەقی تێتڕێنی و تووشی هەزار دەرد و بەڵاو نەخۆشی بیت و کاکە ئەم شەو هەتا ئەو سبەیشەوە هەر خەری هەر ئێشا بەرینایە ئەوەی تێیەکەیتەوە وڵا کاکە جەرگە بڕێ ئیمان شاختە شکێنێ کورە چوزان هەموو شتێکی لێکە بەڕاست نابێت کاکە نابێت برایشین نابێت ئەبێت تۆزی خۆتانتان خۆش بێ کاکە جگەرەمە کێشن کاکە ئارەق مەخۆنەوە مەسەلەکە دینیەکە نییە بەڕاستی کاکە خراپ لە حقیقەتەکە هەر خوا دیشانە مناسبە ئاوە ساڵی دووجار سێجار دوو پێک ویسکی بخۆنەوە شاعیرانە و کاگەرا مەحموود ئەوڵای دەخۆمەنی نییە حەماقڕی لەموو شوێ هەر تێک کۆمپێنی نابێت کاکە ئەو کوژێ کاکە باشە بەڕێزان خۆشەویستیم بۆتان هەیە هیوادارم کە زۆر باش بن هەر بەڕاستی وایە بەخوا ئەرەوەڵام ئەرێ عەزیزان خوا بەرلەوەی قسەکان کەم ئەم چیرۆکی سوتاندنی بازاڕانەی هەولێر ئەوە چییە بەڕاستیەوە بێمەڵامەت نییە ئەو مۆزوعە ئەوە چییە و چی ڕوو ئەدا لەو هەولێرەیە ئەرێ کەسێ بە من بڵێ چی لەو هەولێرە ڕوو ئەدا ئەم بازاڕانە بۆ هەر ئەسووتێن هونەرەکەی لە چیایە ئەمە کاکە هیتەر گڕەگرێ ئەرێ زۆپای دارە سووتێنن ئەرێ ئەمە کارەبایە ئەرێ ئەمە کاکە دەستە ئەرێ ئەمە کاکە حکوومەتی تیانە ئەرێ کاکە یاسای تیانە سەیرە بەڕاستی نە حکوومەت ڕوونکردنەوە ئەدا نە پارتی ڕوونکردنەوە ئەدا نە کەس ئەڵێ ئەمە چییە نە کەس ئەڵێ ئەم بازارە بۆ ئەسووتێ سیرەکە لەوایە خۆشەویستان کەسیش قسە ناکە زۆر سەیرە یعنی ئەم هەموو دوکانە ئەسووتێ ئەم هەموو بەشەرە ماڵوێران ئەبێ ئەمە هەمووی برایانەیە بنەماڵیانەیە ژنیانەیە کوڕیانەیە کچیانەیە یەک بەشە قسە ناکات ئێستا بینیم سیرەکەم ئەڵێن چی هەموو دوکاندارانی هەولێر هینیان کردن بایبایان لە مەسول بازانی کرد یعنی ماڵ ئەوان لە مەسول بازانی کرد کاکە هەندێک بە تەلەفۆنم بۆ کە لە کاگەڕا مەحموود بۆ قسە ناکەی لەسەر ئەو بازاڕە ئاسووتێت و ئەو کاکە ئێوە خەڵکەکە خۆی قسە ناکەم من قوڵیشەکەم بەسەری خۆمە برای من ئێمە قوڵیشێ بکەم بەسەری خۆمە برای من کاک ئەوە هەمووی پارتی سووتێنێ ئەو شوێنانە هەمووی شوێنی باشن پارتی سێ مانگجاری ئاوا پاراستانە گڕی تێبەرێن بۆی وای دەبکە خەڵکە چۆڵی کات و بڕوە لە دوای بە پارەیەک لیان کردنەوە بیان کە بیکەن بە کۆمپانیەوە بە ڤێلا و بە نازانم چی شێمەتەنە بۆ خۆیان کاکەژێن هەمووی مەسەلەکە ئەوەیە ئەی ناقسەی قۆڕ شتێکی تر لە ئارایانە لە واقع خۆشەویستان باوەڕکەن هەر ئەوەیە کاکە ئەجینا ئەگەر لەو وڵاتە لەو هەولێرە حکوومەتی تیا بووایە هەر بەڕاستی تا حکوومەتیش نەکاکە حیزبێکی تیا بووە کاکە کوێخایەکی تیا بووە ئاغایەکی تیا بووە ئێخۆ ئەم ئاغایە بیری لێ کردەوە جا ئومێد خۆش ناوی ڕەشەوڵاق هەساوە ڕۆیشتووە بۆ ئەوێ برادەرێ پێڵێ برادەری لەوانەیە کە دووگەنەکە سوتەوەڵێ کاکە قەرەبمان بۆکەنەوە کەسێ نەوەڵا ئێمە قەرەبوو ناکەینەوە بڵام پێمان ناخۆش جا خۆمش پێم ناخۆشە ناخۆشبوو چیە کاکە ئێوە چ حکوومەتێکن قەرەبی و خەڵکە ناکەنەوە
اینجا خەڵکیش بۆ خۆی بێدەنگە بەرامبەری وەڵی کاکە من نازانم چی بڵێم بە ئێوە راشینم تۆ کە خۆت دیفاع لە خۆنەکەی من لە هۆڵنداوە قورچەکەم بەسەری خۆما کاکە ئەوە چاقسشم بە بنەماڵی بازین بە پارتی وت ئەوە ئەوتیشم ئەمە خۆیان ئێسووتێن و وێرانیەکەن بۆی لێتانکردنەوە دۆتەمتان دەرکەن و بۆ خۆیان بیکەن بەشت بۆ خۆیانوانم بابەتم داگیریکەن ئەو نیت شۆشەنا شوێنی باشن هەرهەمووی خۆچی وەیە هەموو ئەوە پارتی خۆیەکە بەڕاستی خۆشەویستان کەسی تر نییە پارتی نەبێت بەخوا تورکیا نییە بەخوا مید نییە بەخوا هیچ کەسی لە خۆتان قسە بۆکن کاکە پارتی لێویا حکوومەتە خۆشەویستان پارتی حکوومەتە مادەم پارتی حکوومەتە لە هەولێرە یعنی پارتی مەسئولە لە سووتاندنی ئەو بازاڕانە تەواو عیب ئەمە ڕاستیەکەیەتی کاکە با لەوە گەڵواسی دەبێن کاکە باوەز دەبێن خۆشەویستان پارتی و هەوڵەکانی بۆ دواخستنی پەرلەمان وردە وردە پارتی خەریکی ئەوەیە کە چوونی مەسئول بازانی بۆ ئەمریکا چوونی بۆ بەخا هاتنی ڕێژەرا بۆ هەولێر چوونی نێچیر بۆ تاران چوونی پاڤڵ بۆ ئەمریکا جگە لە مەسەلەی پارۆمارە ئەوانە هەموو ئەمانە بۆ مەسەلەی دواخستنی هەڵبژاردنەکان لە پارتی بەم حاڵەوە نایەوێت ناو هەڵبژاردنەوەی بۆیە ئەمێشێتی خۆشەویستان ئەو هەموو هاتوچۆی ڕێگەی بەغای کرد کە من لایفی پێشوا باسم کرد پێی ئەڵێم ئێساش 10 ساڵ ماراسۆنکەن بنەماڵی بازانی بە هەنگای ئەتانگرێتەوە چونکە بۆ تەجروبەی مێژوو پێمان دەڵێت لە شەسەکانەوە ئەمە هەر بۆ جۆرەیە بۆچی برای مەحمەد مام جەلال نەوشوام سەفا هەمویان دوای 10 ساڵ فیشەک تەقاندن ڕوو بە بنەماڵی بازانی دوادار چوونەوە دیوەخانەکان و بە چۆکە هاتنەوەیەوە بۆچی ئێوە لە بنەماڵی بازانی ئەو نەپشکۆلن و ئەو نەقەزەمن بۆچی ئێوە هەمیشە ئەیدۆڕێن بە پارتی بنەماڵی بازانی باشە من لە لایفێکا کۆمەڵی ئەم ڕاستیانەم وت باسی چوونی مەسئول بازاریم کرد سەر ڕای ئەوەی کەشکاتیشی لێکرابوو لە واشنگتۆن کە گوایە ئەدرێ بە دادگا بەڵام شکاتەکەش کرابوو چوو بوو ئەوێ و هیچی لە مەسەلەکە نەگۆڕا چووە بەخا دەرگای کۆشتی سپی بۆ کرایەوە هاتشۆ بۆ هەولێر سۆدانی هاو بۆ لای هەموو شتێک ئاوا بوو کە وەختی ئەم قسانم کرد پارتیەکان چونکە میدیاکانی خۆیان هیچ نین دانکەی منیان بردوو بڵاویەکەنەوە یەکێتیەکانیش لای خۆی بیر بکەنەوە کە ئەم قسانەی ئارا مەحمەد ڕاستن چی بکەین تاوەکو ئێمەش لە ناوەوەی دەرەوەی کوردستان حسابمان بۆ بکرێت و بتوانین گۆڵ لە بنەماڵی بازانیکەین هاتن دەستیان کرد بە گوێندان و سوکایەتی و تۆهمە پێچانەوە ئەمە نزمترین چەکە لە ڕاستیە بەرامبەر بە حەقیقەت تۆهمە بپێچەرەوە درۆ بکە کۆمەڵی هەزیل و ماستاوچی بۆ پارە خزیا و بخە سۆشیال میدیا و خەریکی درۆ پەخشانکردنەوەی درۆ بن بەڕاستی ئەمە سیاسەتکردنی ئەم بێعەقلیە ئێوە لە خیانەتە لە چەمانەوەدا لە خۆش خزمەتیە بۆ بنەماڵی بازانی بە بنەماڵی بازانی ناوێت نیشێتیەکان ئەو با باش بیزانین من بنەماڵی بازانی هەناسم بۆیە ئەڵێم خۆ من ئەزانم کە ئێوەش خائین ئەزانم کە ئێوەش خۆ چەماون بەڵام لەم مۆزوعانە کەس بە بنەماڵی بازانی ناوێت بنەماڵی بازانی لە ساڵی 60ەکانەوە هیچ کەسێک نییە وەکو ئەو بتوانێت جاشایەتی بکات هیچ هێزێک نییە وەکو ئەو بتوانێت سەرنجی داگیرکەران ڕابکێشێت هیچ کەسێ وەکو ئەو نییە بتوانێت پێش پاسدارکەوێ پێش جەندرمەی تورکەوێ پێش نازانم جێشی عێراقی کەوێ هەچی شتە لەم دنیای بیکە تەنها لێ پێ نایە ئەوەیە کە خۆی بمێنێتەوە کەس وەکو ئەوی پێ ناکرێت بۆی ئەم شەی دۆڕێن لە ڕاستیە هەوایە تازە خۆشەویستانی من مەسئول بازانی لە دادگای فیدراڵی سکاڵای تۆمار کردووە داوای ڕاگرتنی ڕێوشوێنەکانی سازدانی هەڵبژاردننی کردووە دەوەرە اینجا شێخ نەرۆ بمێنی باشە کام دادگای فیدراڵی ئەو دادگا فیدراڵیەی کە خودی مەسئول بازانی خودی مەسئول بازانی خودی نێچیرەوان و بنەماڵەی بازانی ئەیانو ئەمە دادگای بەحسە ئەم دادگای فیدراڵی سەربەخۆ نییە ئەمە ئەوەیە کەچی خۆشیان دوجار ئەچنەوە لەوێ سکاڵا تۆمارەکە دەی باشە ئەگەر دادگای فیدراڵی دادگای حیزبی بەحسە ئەگەر دادگایەکە کە نازانم فلان و فزان و خراپ و ئالەم بابەتانە ئەی بۆ ئێوە چوونەوە بۆ لای و لەوێ سکاڵتان تۆمار کردو مەسئول بازانی خڵای من بانێکە دوو هەوەیە ئەمەیە بنەماڵی بازانی کە ئاوا سیاسەت دەکا باشە ئەڵێ دادگای فیدراڵی داوکو دادگای حیزبی بەعز وایە لەبەرەوەی کە دژی ئێمە ئەوەی کردووە بەڵام ئەگەر بەیانی بە قازانجی بنەماڵی بازانی بڕیارێ بدا ئەڵێ بشی دادگای فیدراڵی ئەمە زۆر ڕاستە ئەم دادگایە ئاوایە بنەماڵی بازانی نێچیریش لە تارانە مێدیاکەی نێچیر کە ڕووداوە بەهاری هێناوەتە چۆکان گوایە نۆکەرێکی باشە و تاران باش پێشوازی لێ کردووە بە قسە و ڕیکلامی ئێوە بواە ئەمەمون پێشوازە لە ئێوەیەکەن وەڵڵا 50-60 ساڵە دەبوو ئێستا کو دەوڵەتی هەبوایە ئەم هەموو فشەفشەکە ئێوەیکەن
مەلا مستەفا ڕۆی بۆ فڵان شوێن پێشوازی لێکرا تاڵەبانی ڕۆی پێشوازی لێکرا فڵان ڕۆی پێشوازی لێکرا هەمووشی هەردوو دەلەسە بوو باشە پاوڵیش چووە بۆ ئەمریکا نێچیش بۆ تاران دیسانەوە بۆ چیش بۆ ڕاموسانها سنێخشەی پارتی وێشێتی بۆ داگیرکەران لە شەستەکانەوە بەردەوامە ئازیزانی ئارام ئەحمەد ئەم عەقڵیەتە لە باڵی مەکتەبی سیاسیە بەڕابەرایەتی جەلا تاڵەبانی بنەی ئەحاڕەش لەم لایشەوە بە سەرۆکاتی مەلا مستەفا هەتا ئەمڕۆ ئەمە بەردەوامە ئازیزانی من سیرەکە لەوەدایە هەموو ئەم دانیشتن و چەمانەوەیە تەنها خزمەت بووە بە داگیرکەران و تەنها خۆیانی پێناشرین بوون و خۆیان دۆڕاندویانە هەر لایەکیان لە پارتی وێشێتی سەدان جار سەریان بەر ئەم بەردینۆکراتی کەوتووە کەچی ئێستا دەست بۆ ناگرن دەڕابوون بەڕاستی هەر بەردەوام لەسەری ئەو تەنازل و چەمانەوەی کە بۆ داگیرکەرانی تاران و بەغا و ئەو کاتەی دیمەشق و ئەمانە و ئەنکەرە و ئەمانە کردویانە بڕواتانە بە خۆشەویستان یەکێتی و پارتی بۆ یەکتریان بکردایە نیو ئەوێ ئەوەش بۆ یەکتریان بکردایە بڕواتانە بە ئێستا کورد لە جێگەیەکی تر بوو باش نییە ئەمەیە بکێشەکەی یەکێتی و پارتی وەیە کاتێ یەکێتی بۆ تورکیا شەمێتەوە ئەوێ ببێ بە نۆکەری بۆ کۆمە دەستکەوتی حیزبی پارتیش هەر بە هەماشکڵ لەم بەدەشتێکی تر نییە وەفدی ئەم جارش لەوەیە خۆشەویستان وەفدی ئەم جارەی تاران نێچێوان بازانیە شێخ جەعفەری شەڕواڵ پیسە لەگەڵ کەڵەشێرەکەی گردەکە مستەفای سێقادر کە ژن نەما تەکلیفی لێ نەکا تەبان نێچی زۆڵە بۆیە ئەو وەکو نۆکو ئەڵێ ئێمە وەکو هەرێم هاتووین نەگوەکو پارتی بنەماڵەی بازانی بەڵام هەر پارتی بنەماڵەی بازانی شەلایقەتە ئێمە وێنەکانمان بینین چۆن ڕیز بوون و باشە لە بەرامبەر ئیبراهیم ڕەیسی یا سەرۆکۆماری ئێران چۆن ئاوەڕێژیان بەسەویش بۆ خۆی ئاوا دانیشتووە ئیتر خۆشێکی تر لە ئارانیە ئەگەر ڕەیسی بێ بۆ هەولێر بەیانیە وەکو چۆن ئەردۆغان هات ئەو شارەکەن بە ئاڵای عێراق و بە ئاڵای تورکیا بەڵام بۆ ئەمان هیچ قیمەتێکیان نییە وەکو کۆمەڵێک گرتە ئەچنە ئەوێ بەڕاستی خۆشەویستانی بێت بۆیە هیچ دانیشتنیەک و ڕێکەوتنێک لە بینی ئەم حیزبانە و لە بینی داگیرکەرانی کوردستانە لەسەر ئەساسی دوو هێز یا دوو بەژۆندی تایبەت نییە هەمیشە کۆبوونەوەکە لەسەر ئەساسی ئاغا و ڕەعیەت بووە باشە هەموو ئەمانە هەمیشە ڕەعیەتن داگیرکەرانی کوردستان هەمیشە ئاغاکە بوو بۆیە چوونی نێچیر بۆ بەغا و بۆ تاران و پێشتریش مەسوول بۆ ئەمریکا و بەغا چوونی پاڤڵ بۆ ئەمریکا جگە لە چیرۆکی 350 ملیۆن دۆلارەکەی دوبەی بۆ ئەوەیە کە گوێیان بابەت دێت و بەیەکەوە ڕێکوتن بکەن باشە و بەخایش بکەن بە مەرجە باشە ئێوە لە دەرەوەی ماڵی کورد ئەو نە ئەچەمێنەوە وەڵایی ئەو نە دەستماچەکەن بڕواتان لەبێ نیو ئەو نە ڕێزی یەکتر بگرن و بۆ یەک بچەمێنەوە یەک کێشەتان نابێت حقیقەتە بەڵام ئیتی ئێوە ئاوان ئەمە ئەخلاقوەتوارەکەی لەبەرەوە خۆشەویستان ئەو بابەتە زۆر بۆ من مۆزوع نییە هەموو ئەم بێنەوە بەرە بۆ بەغاو بۆ ئەملاوە بۆ ئەولاوە بۆ ئەمریکا بوو نازانم نێشیر و مەسرور و فڵان بۆ تاران و بۆ پاڤڵ بۆ ئەمریکاوانە تەنها بۆ ئەوەیە کە بەغا ناوەند بێ و ئەم حیزبانش خۆیان ڕێبکەون و تەواو چونکە بۆ لەبەرەوە ئێمە 50 ساڵ کولە کاکە لە دوێ ڕاپەڕێنەوە حسابەکەم تەجروبەمان لەم دوو حیزبە هەیە باشە ڕێگەوت نامی پاریسە فلانە ئیلا ئەبێ ئەوان ڕێکیاخێنە خوان ناتوان ڕێبکەون و ئەم شەڕێکێتی پاری شەڕی پۆست و پارەی خۆیانە هیچ عیلاقی بەسەر خەڵکی کوردستانەوە نییە باباش بزانن دڵنیایشتانەکەم لە دوجارە پاڤڵ و قوباد و هەر هەموو ئەمانە لەگەڵ پارتیا ڕێگەکەون پۆسەکان دابەشەکەن ئەبنەوە بە شەریکە دەست وەکو جاران لەمە بەدەر بە تەمای هیچ شتێک مەبن شەڕی ئەوان لەسەر ئێوە نییە لەسەر موچەی ئێوە نییە لەسەر کارەبا و ئاوتان نیە لەسەر ئازادی نییە لەسەر ماف نییە لەسەر فڵان و فیسان نییە تەنها شەڕی پۆست و پارەکانی خۆیانە دوو باندی مافیاین کێشەیان هەیە لەسەر مەسەلەی پۆست و پارە و تەواو شتێکی تر لە ئارەیە نییە بەتەمام مەبن ئەمە ئەمەلایەتە اینجا ئەچمە سەر بابەتێکی تر پاڤڵ و دوبەی و پاڤڵ و ئەمریکا وەکو باسم کرد هاوڕێی داڕۆی شێخ نووری و شێخ ئەحمەدی نوەکان کە لە دوبەی بوو چۆن جۆنجۆ بوو ئەم قسانی ئارام ئەحمەد خۆشەویستە هەمووتان ئەو ڕاستی ئەزانن تا ئێستا هاوڕێی داڕۆی شێخ نووری و شێخ ئەحمەدی نوەکان دەیان جار چوونەتە دوبەی دەیان جار بڵێ 100 جاریش ڕۆشتوون هیچ کاتێک وێنیان بڵاو نەکردوێتەوە ئەم جارە لە ژێر فشاری لایڤەکانی ئارام ئەحمەدا کە تاوەکو بڵێن ئەو قسانە هیچی ڕاز نییە ئەوە تا ئێمە لە دوبەین و کێشەمان نییە هاتن کۆمەڵێ وێنیان بڵاو کردەوە بەڵام ئینسانی عاقڵی یەکسەر لەوە تێئەگا بڵاوکردنەوەی وێنەکان واتە سەلماندنی ئەوەی کە چی وتووە هەر هەمووی ڕاستە ئەوەی لەسەر 350 ملیۆن دۆلارەکە کە دەستی بەسەرا گیرەوە هەمووی ڕاستە
ئەگەر وانە بواە وەک چۆن دەیان جار ئێوە چوونەتە دوبەی چونەتە ئیمارات یەک گوێنشتان بڵاو نەکردوێتەوە ئەم جارش هەرواتان نەکردو هیچتان بڵاو نەکردوێنەوەشێت بڵاوتان نەکردو پێویستی ناکە بەڕاستی بەڵام ویستان بە خەڵک بڵێن ئەوەی ئارام ئەحمەد دەڵێ وەکوای ئێمە پارلەمان لەگەڕازەوە ها ئێمە لە دوبەین بەڵام بڵاوکردنەوەی وێنەکان یعنی سەلماندنی قسەکانی ئارام ئەحمەد و ئەو میدیە هەموو میدیە ئەو میدیە کە دوای من باسییان کردو نەوەکو پێش من بەڕاستی ئەمە ڕاستیەکەیتی هەرکە هاوڕێ بانکرا بۆ دوبەی ببوورن با ئەو دەنگە کەسکەم خۆشەویستان هەرکە هاوڕێ بانکرا بۆ دوبەی خێرا کۆمەڵی وێنیان بڵاو کردەوە تا بڵێن ئەمە درۆیە هیچ نەبووە فڵان فیس ئەم بەبەتانە بەڵام خەڵک عاقڵە ئەزانێ مەسەلەکە چیە ئەزانێ لە ژێر فشاریشە وێنەکەتان بڵاو کردوێتەوە سەلمانتان کە قسەکانی ئێمە هەر هەمی ڕاست چکە ئینسانی عاقڵ پرسیارەکە ئێوە ساڵانێکی زۆرە بەڕێی دووبۆیۆن تەنها یەک وێنەتان نەگرتووە بڵاوتان نەکردوێتەوە بەس ئەم جارەکردان چونکە ئێوە ساڵانێکە گروپێک قاچاقچین لە دەڤەری سلێمانیە ئەچن زێڕە کۆنێ و مبلوانکە و نازانم گوارە و ئەمانە لە ئەفغانستان و لەو ناوچۆ و لە پاکستان و لە نازانم ئێران و لەمانە کۆ ئەکەنەوە ئەیهێنن لەگەڵ ئێرانە بە شەراکەت بۆ سلێمانی لە سلێمانی بە نمونە ئەچن یەک تەنێک لەم ئاڵتونە وردکە و پرتکەیە کۆ ئەکەنەوە لە فڕۆکەخانەی سلێمانیەوە ئەیبن بۆ کوێ ئەیبن بۆ دوبەی باشە گوایە ئەمە زێڕی کۆنە لەوێ ئەیکەنەوە بەشتی تازە و ئەیهێنەوە بۆ کوردستان بەڵام چۆن ئەم تانە ئێوە ئەیبن بۆ دوبەی لەوێەوە 200 کیلۆی ئەکەن بەشتی تازە ئەیهێنەوە بۆ منتیقی سلێمانی 100 کیلۆشی لەوێ ئەیفرۆشن بە شەراکەت لەگەڵ ئێرانە باش نییە ئەمە قاچاقچیەکە ئێوەیە کە هینی زێر چەندین ساڵە ئەیکرد من لە لایفەکەی کارەی پەتاتەیە باسم کرد خۆشەویستان ساڵانێکە ئەم قاچاقچیەتێ دەکەن لەگەڵ مۆبایلە لەگەڵ ئایپاتە لەگەڵ زۆشتی ترە ئەمە ڕاستێکی ترە پاش ئەوەی کە ئێوە لەژێر ناوێکی وەهمیە بە ناوی کۆمپانیا ئەو پارەیەتان دانا کە 350 ملیۆن دۆلار دەستی بەسەرا گیراوە ئێوە دەست نەماوە ماچینەکەن تاوەکو لەو کەیسە ڕزگارتان بیت چوونە دوبەی چەندین جار چوونە ئێران بەڵام کێشەکە تا چارەسەر نەبوو پاوڵ چوو بۆ رووسیا تەکلیفێکی ئێشتا چارەسەر نەبوو ئاخری هاوڕێی داروی شێخ نووریان ڕاکێشایە دوبەی بە کەفالەت ئازاد کراوە ئەویش لە ڕێگای چێ لە ڕێگای مەزلوم عەبدی و ئەفسەرێکی ئەمریکی کە لە سووریا سەرپەرشتی هێزەکانی ئەمریکا کرد ئەم دوان تەکلیفیان کردو بۆی ئەمانە بڕۆن بۆ ئەوێ هەوڵ کێشەکان لێ چارەسەر بکرێت ئەم دیدارە ئەمان ڕێکیان خست بوو بۆ شێخ ئەحمەدی نۆکان و بۆ هاوڕێی داروی شێخ نووری باش نییە کە پاڤڵ و هاوڕێ و شێخ ئەحمەدی نۆکان بڕۆن بۆ دوبەی کە ڕسمەکەمان بینی یعنی مەزلوم عەبدی و ئەو ئەفسەر ئەمریکی بۆ ڕێخستن بۆ ئەوێ هاوڕێ بۆ لێ پرسیینەوە بانکراوە هەمومان ئەو ڕاستی ئەزانین وچوونی پاڤڵیش بۆ ئەمریکا بەشێکی هەر ئەم مەسەلەی پارەیە چونکە ئێستا کێشەکە بۆ بە کێشێکی مخابراتی ئەمانە پێیان وایە کە ئەم پارەیە بە بەشێکی زۆری ئێرانە بۆ ترۆر بەکارێت مەگەر لە کلکەوە باشێکی مەسەلەی هەڵبژاردن و ڕێکەوتن لەگەڵ پارتی و لەگەڵ ئەمانە بکرێت ئەوش دیارە چەند کەسێک بێن لە بابەتان و تەواو ئیتر لەمە بەدەشتێکی تر نییە تامن بە پارتی بن بۆ هەبژانەکان بکرێت تەسەڵەکەم دوا بخرێ نازانم بازێن ئایندەکەی چێ بێت ئەمە ئەو مۆزوعە بۆیە جوابی ئەمانەیشم ماوەیە بۆی بزانن وانەزانن کە دوڕستنا بڵاوکەی تر مەسەلەکە ئاوایە مەسەلەکە چۆنمان وتووە لە 100% ئەوە ڕاستیەکەیەتی و ئێوە قاچاقچین و ئێوە مەکتەب سیاسی نین و ئێوە حیزب نین شێخ ئەحمەدی نۆکان مەکتەب سیاسی نییە قاچاقچیە هاوڕێی دارۆ قاچاقچیە و ئەمانە هەمووی بازرگانی تلیاگەکەن هی دەرمانەکەن هی حەشیشەکەن هی ئاڵتونەکەن هی هەموو شێکەکەن ئەمانە بەڕاستی بەس بۆ پارە بە ناوی حیزبایەتی و بە ناوی یەکێتیەوە لەمە بەدەر شتێکی تر نییە چوونەکەیشتان هەر ئەو بوو کە من باسم کردووە ئەچمە سەر چێڵگەی مەوادی هۆشبەر لە دەڤەری سلێمانی خۆشەویستە ئەمەشە بۆ باسەکەم بە تێبگەن مەسەلەکە چۆن جارێ ئازیزانی ئارام ئەحمەد ئەو چێڵگەی کە لە منتیقەی دەربەنیخان و ئەوانە دۆزرایەوە ئەگەر میلەتی کورد هەر بەڕاستی زیندوو بووایە بە هیچ جۆرێک نەدەبوو ئەو کارە قبوڵ بکات دەبوو خەڵکی ئەو دەڤەرە خەڵکی سلێمانی بە هەموو پێوانەیەک پەلاماری یەکێتیان بدایە کە چۆن کارگەیشی ئاوازە بەلاح مەوادی هۆشبەر دروست کراوە شەوانە و ڕۆژانە ئەم مەوادە بەرهەم دەهێنن لە ئێرانەوە ئەیهێنن لەوێ بەرهەمی هێنن دەیان هەزار لە ژن و لە پیا و لە کچ و لە کوڕ لەو سلێمانی و ئەو دەڤەرەی دێگەڵە بەم لاوە هەر هەمووی تووشی
ئەم گیرۆدە بووە بە مەسلەی موادی مەخەدر و ئالە مدمین بوو ئالم بابەتانە هەمووش یەکێتی خۆی کە ئازیانی ئارا محەممەد بۆچی خەڵکی کوردستان ئێوە قبولیەکەن خەڵکی دەربەنی خان و خەڵکی گەرمیان و خەڵکی سلێمانی خەڵکی ڕانێ و قەڵازیە و کۆیە دەیان هەزار گەنجتان فێری ئەمە بووە بە هەزاران کەس خۆشەویستان لە زانکۆکانە لە مەحەدەکانە ئەچن ئەم ساختەچی و زۆڵانی یەکێتی دەرمانیان ئێنێ یەکەم جار بە خۆڕایی تا فێریانەکەن لە دواییە بە سێ کەس ئەچن ئەیانەنێ باش نییە بە سێ کەس ئەیان دەنێ ئاوا ژن و کشی عالەمیان نەهێشتە دەفرەیە بۆچی قسە ناکەن خۆشەویستە بۆچی لە بەرامبەر ئەمە ئێوە هەڵوێستان نییە بۆچی یەک کەس چرکەی لێوە نایە بڵێ ئەم کارگەی موادی مخەدر موادی هۆشبەرە چۆن دروست کراوە لەو مۆتیقەیە چۆن ئەوە پێتان نەزانیوە سوورەکە لە ئەفغانستانەوە بۆ ئێران لەوێشەوە بۆ کوردستان و عێراق لەوێش دابەشەکەی بە دەوڵەتەکانی خلیجە بە هەموو ئەم ناوچێ هەتا لە سلێمانی یە بۆ تورکیا لە تورکیاوە یە بۆ ئەڵمان بۆ لەندەن و بۆ ئەوانش بردوویانە خۆشەویستانی ئارا محەممەد باش نییە کێ ئەتوانێت بە ویژدانتان سوێنتانەیە کێ ئەتوانێت تا ئەو دەرەجەیە گەمژە و ئەحمەق بێت تا ئەو دەرەجەیە نەزان بێ باوەڕ بەوە بکە کە یەکێتی و هێزە ئەمنیەکانی دەستگای زانیاری ئاسایشەکەی ئاگاداری بوونی کارگەیشی وانە بوون ئەمە لە کام ئەقڵا جێبێتەوە بە کام منطق بەڕاستی جێبێتەوە کام ئەخلاق ڕێگە بەوە ئەدا بڵێ یەکێتی و دەستگای زانیاری و ئاسایش و فلان نەیانزانیوە کە ئەم کارگەیە لەویا هەیە یعنی ئێوە پێتان وایە سەرانی پێتان وایە خەڵک کەرە نازانم کارگەی خۆتانە نازانم کارگەی هێنی دەباشانە خۆشیێتخانە نییە کاکە چۆن نەتانزانیوە ئێوە یعنی چی هێزە ئەمنیەکان پێیان نەزانیوە بەشەر نارە لە سلێمانیا قسەیە بکە ئێوە ئەیزانن بەڵام بەوەتان نەزانیوە نەتانزانیوە ئێوە شتیوان نییە ئێوە ئەم هەموو سەگ و گورگەتان هەیە ئەم هەموو چەک بەدەسە ئەم هەموو جاسووسە ئەم هەموو نازانم فڵان و فیسارە هەمووی موچە وەرەگرێ نازانیوە ئەم شتە زەبەر لە حەکراوەوە لە دەربەنی خانە خەریکی مەوادە پێتان نەزانیوە ساڵح چاوشینێگەیە خۆشەویستان مدیری ئاسایشی مەیدانە ئەم ساڵح چاوشینە خەریکی سەراسەندن پارە وەرگرتنە لە هەر کەسێ باخێ یا خانوویەکی تەجاوز دروست بکە لە سنوور و ناحیەی مەیدان بۆ دروستکردنی تەوالێتێک سەر ئاوێ مەفرەسە ئەنێرێ ئەڵێ ئەبێ یا ناو دروستکە یا ئەبێ پارەم بنێت حتا پارێنێنێ نالێت تەوالێتی دروست بکرێت ئەی چۆن ئاگادار نییە لە دەنانی مەعمەلێکی گەورەی کریستاڵ لە ناو دەواجنێکە لە گوندی ئاوبار کە سەر بەستوی دەسەڵاتەکەی خۆیەتی هەر بۆ پارانە ئاو سادە چاوشینە بۆ بە ملیۆنەر خۆشەویستانی ئارا محەممەد تۆ ئاگادار نییە یا هەمووی ئاگاداری و ئێوە ئەیشیان پارێزن کە لەو شوێنەیە خەریکی ئیشی دەرمان بن ئاگاتان لێوە ناشتوان قسە بکەن شتی وایە بێ کاکە من چۆن باوەڕ بە یەکێتی کەم بڵێ ئێمە ئاگاداری ئەم کارگەی مەوادی هۆشبەرە نین چۆن پاشان ئەمەوێ ئەو ڕاستێدەمی ئارا مەحموود ببیستن کە بۆچی و چۆن مخابەراتی سووریا زانیوێتی و ئەوانش بەغان ئاگادار کردوتەوە کە لە دەڤەری سلێمانیە شتێکی ئاوا لە ئارا هەیە کارگێکی بەم جۆرە جان باپێتان بڵێم چۆنە خۆشەویستە ڕاستە سەرەتا مخابەراتی سووری زانیوێتی و هەر ئەوانش بەغدایان ئاگادار کردوتەوە کە لە دەربەنی خان کارگێکی ئاوا هەیە کە کریستاڵ و مادی هۆشبەر بەرهەمهێنێت چونکە برایەکی بەشار ئەسەد هەیە کە ئەویش لە سووریا ئیشی دەرمان و مادەی هۆشبەر ئەکا بە تایبەتی حەپی کەپتاگۆنە چییە ئەوانە بەرهەمەهێن و ئەوانە ئەفرۆشن ئەم کابرای خۆشەویستن ئەم برای بەشارە دەوڵەتانی خەلیج بە تایبەتی ئەردەن و سعود و ئەوانی بەتەواتی وێران کردووە ئەم برایی بەشار ئەسەد سەرپەرشتی بردننی ئەم مەوادانە ئەکا بە بڕێکی زۆر بۆ هەموو ئەو دەوڵەتانە لە ئاسی ناوچەکە و لە ئاسی دەرەوەی ناوچەکەیشە کاتێک ئەمانە دەزانن کە بڕێکی زۆر کریستاڵ و موادی هۆشبەری هەمەجۆر لە حەشیش و لە تلیاک و لەمانە لە هەرێمی کوردستانەوە دێ لە ڕێگەی پیاوەکانی خۆیانەوە بە دۆداچوونەکەن گەڕاون تاسە چاوەکان بدۆزنەوە کە ئەم کارگەیە لەکوێ چۆن ئایا لە ئێران و بەتەنهایەت چۆن ئەم هەموو لێوە بەرهەمەهێنەوە بۆ ئەو ناوچانە پاشان هەڵەسن جێگاکەیان دۆزیوەتەوە کە لە دەڤەری سلێمانیە باش نییە آخر ئەمە نەیانتوانیوە قبوڵی ئەوە بکەن کە ئەم بازاڕە لە دەستی ئەوان دەرچێ و شەریکێکیان بۆ پێیابێت لە کوردستانەوە کە ئەم هەموو مەوادە بخەنە ناو ئەو دەوڵەتانەوە چونکە ئەمە شەڕی بازاڕە لە ڕاستیە خۆشەویستە بۆیە لەم کێشما بۆ پارە پیاکردن و زۆرفرۆشی دەرمان و قۆڕەخکردنی بازار تا هەر خۆیان ناوچەکە هەبن
و دژیان نەبێ هەسان ئەو کاریان کردووە و نەبێ ئەوانیش لەبەر خاتی ئەوەی کە بڵێن وەڵا ئەمە موادی مخدرە و ئەمە دژە بۆ مرۆڤاتی خەتەرەوە ئەنە بابەتە نا لەبەرەوەی کە ئەمانە بە بڕێکی زۆر ئەم کاریان کردووە و بوون بە گروپێکی مافیایی دەرمانفرۆشی کە لە سڕاع بوون لەگەڵ برای بەشار ئەسەدا بۆیە مخابراتی سووری بۆ ئەوەی کە ئەمانە قۆڵ بەسکەن و نەیان هێڵن و بەسە حەکە بۆ خۆیان چۆڵ بێ بەغان ئەگەدار کردو کە شتێکی وا لە ئارا هەیە ئەنجا دوای ئەوە بینیمە جێگاکەیان دۆزیۆتەوە لە ڕێگای جاسەکانیانەوە دایان بە دەستگاکانی حکوومەتی بەغا تا نەهێڵن ئەوە بوو بەغا هێزی ئەمنی نرد شان بەشانی ئاسایشی گشتی هەرێم کارگەکەیان دۆزیەوە دایان خست 4 کەسیان دەجی کردووە ئەمە ڕاستینی بابەتەکەی پاشانی 6 هەفتە بەر لە ئێستا خۆشەویستان شاحینەیەک لە دەڤەری سلێمانیەوە کە پۆست ئەهێنێ بۆ ئەوروپا من خۆم پۆستم بۆیە بنجی کوردیم بۆیە بنمونە زۆشتم بۆیە لە کوردستانەوە کتێبم بۆیە بە پۆستیان فلان بابەتانە لە ڕێگەی ئەم پۆستانەوە بڕی 500 کیلۆ مەوادی هۆشبەری تێدا بۆ لە شاحینەیەەکە ئەم کۆمپانیایە دەیان شاحینێ هەیە بۆ ئەم کارە خاوەنەکەی کە ناوی ئیبراهیمە وە کوردی باکوورە و شۆفیرەکەی بە شاحینەکەەوەی گیراوە کاتێک کە کۆنتۆڵ کراوە ئەمەتیا بۆ گرتویانە باش نییە واتە شۆفێری شاحینەکەیان گرتووە پاشان کێ سەرپەرشی ئەم کۆمپانیەکە براهیمە براهیمیشیان بان کردووە ئەوە مانگێک تا 5-6 هەفتەیە لەژێر کۆنتڕۆل ئەمانیش نە شۆفێرەکە وەکو ئەوی کە من زانێنی دەستکەوتوە نە شۆفێرەکە نە ئەم برایمە کە خاڵی کۆمپانیاکەیە نیان زانیوە کە ئەم دەرمانە چۆن خراوەتە ناو ئەم شاحینەیەوە باش نییە چۆن شاراوەتەوە بە چ ڕێگەیەک وە چۆنیان لێ کردووە باشە ئەمەش بۆ خۆی بەشێکە لەم یاریانە بۆیە هەندێک قسەی قۆڕە بیستم لێرە و لەوەیە کە هەندێک خەڵکی کاڵفام و ئەوانەی کەن وڵات ئەم کارگەیە گوایە هینی مەحموود سەنگاویە و هینی سامان گەرمیانیە و هی عەدنانی حەمەیمی نایە و ئەم قسە قورانە ئەسڵ ئەساسی نییە ئازیزانی ئارام ئەحمەد ڕاستیەکان لە منەوە ببیستن ئەسڵ ئەساسی نییە من بەقەی دنیا لەسەر ئەوانە قسەم کردووە لەسەر سامان گەرمیە لەسەر مەحموود سەنگاوی دەیان لایڤم هەبووە عەدنانی دادەمینا دەیان لایڤم هەبووە بەڵام ئەم مۆزوعە ڕەبتی بەمانەوە نییە بەڕاستی با باش ڕاستی بزان ئەم مەسەلەی کارگەی دەرمانە ڕەبتی بەمسیانەوە نییە دوور و نزیک ئەو بە ئەودا منی ببیستن لەسەری سەرەوەی ئەمە کاکەجان ئەمە خاوەنی ئەسڵی خۆی هەیە خۆ ئێوە خۆتان پێویست ناکە من ناوتان پێ بڵێم ئەم کرد لەسەری کە بە شان و ملتانەوە نووساوە بەم شان و ملەوە ئەبێ خۆتان بزانن کە بە چی خاوەنی ئەم مۆزوعەیە باش نییە هی علاقی بەسەر مەحموود سەنگاوی نازانم داما و حەمەی مینا و نازانم عەدنان و ئەنە بابەتان و سامان گەرمیانیەوە نییە شتی وان نییە کاکەجان هەر کەسێ ئەو قسە ناکە ئەوە ماستاوەکە بۆ خاوەنە ئەسڵیەکەی ئەو هی ئەو کارگەی مەوادە بەڕاستی ئەو ماستاو بۆ ئەوەکە ئەوە ئەوێ ئەوان بپارێزێ خاوەنە ئەسڵیەکەی بپارێزێ بڵێ وەڵا کاکەوە مەحموود سەنگاوی و عەدنانی حەمەی مینا و سامان گەرمیانیە خاوەنەکەی ئەوانە نەخێ سەرتان لەبەردیە وەڵی ئەوان نییە بوێرن بزان کەینی شیە ڕاستیەکە بە خەڵک بڵێن درۆ مەکەن درۆ فڕۆفی شاڵ مەکەن کاکیچە مەحموود سەنگاوی ناتوانێت کارگەی دەرمانی ئاوا دابنێ لەو مەنتیقەیە قسەی قۆڕە باشە بابە چوارچەکی هەبوو پاڤڵ چووە سەریوتیەوە چەکانە بێنە زەحمەت نەبێ کاکیجان هەمویانی چەک کرد برا سامان گەرمیانی داما و ئاوا باڵی پاڤڵ ڕاکێشێ ناشێ لە پەنایە دانیشێ چۆن نەتوانێت بڕوا کارگە دابنێ کارگەیەکی زەبەلاحی مادەی هۆشبەر عەدنانی دادەمینا چۆن نەتوانێت شیوا بکە کاکەجی عەدنانی حەمەیمینا قسەی قۆڕە کاکەجیان ئەو قسانە بڕۆن بۆ حەلاوی باسکەن کاکە نەک دەرخواردی خەڵکی گەمژە و داما و قوڕ بەسەری بدەن و حەسن بێن دەتە چۆرەکەی زەبەلاحەکان بفرۆشن بابە ئەوانەی کە ئەو کارگەیەدا ئەنێن ئەوانن کە خەریکی بازرگانی ئاڵتون لە دوبەی ئەوانن کە 350 ملیۆن ئەژیرێ لە دوبەی ئەوانن کە ڤێلایان هەیە لە دوبەیە بای نازانم 500 ملیۆن دۆلارە کاکە با چ دەکەن کاکەم مناڵێکی هەڵۆی برای مەحمەد هەیە ئەوە بەتەمای بەلەفەکەم خۆشەویستان مناڵێکە هینی هەڵۆی برای مەحمەد ئەڵێن بەشە کارەبای کڕیوە لە سوید نازان بای 500 ملیۆنە بای ملیارە نازان بای چەنێ کوڕی ئەو هەڵۆی برای مەحمەد جارێ بە هەموو زانەکان بۆ بە ئینجا بۆتان بڵاوکەم و با جارێکە بە تەواتی بێتە بەدەستم شتەکە دیگه جا ئاجزانی ئارام ئەحمەد کە من دائنیشم والله خۆشەویستان ئەگەر ئەخلاقیەتی خۆم نەبێ وەکو ئارام ئەحمەد ئەگەر ڕۆژی 2 ملیۆن جوێن بە گۆڕەکەی جەلال تاڵەبانی بەم حەقی خۆمە ئەگەر ڕۆژی 2 ملیۆن جوێن بە گۆڕەکەی برای مەحمەد بەم حەقی خۆمە بەڕاستی ئەزان بۆ حەقی خۆمە خۆشەویستان ئەزان بۆچی من 27 ساڵ 28 ساڵ نەتوانم گۆڕەکەی دایکم ببینمەوە ها کاکە بۆچی ئەگەر جوێن بەبرایم بە بڵێ ئەحاڕەش بە نمونە ئەو ئەخلاقی من نییە جوێن بدەم باسی ئەگەرەکەم بۆ نمونە ئەگەر 1000 جوێن بم بە گۆڕەکەی برای مەحمەد بۆچی ئەبێ هەندێک کەس بڵێ کاگەڕم ئەی بە کاکە تۆ چۆن باسی گۆڕی برای مەحمەدەکەی ئەی بۆ تۆ دیفاع لە من ناکەی بڵێ بە چه حەقی ئارام ئەحمەد ناتوانێت 28 ساڵ گۆڕی بە دایکی ببینێتەوە ها
اي تو بو اونالي بو دفاع لمن ناكي لبروي من وان دزو جدني لبروي كومنا شكداري خورين بشوينونيه بو شي دفاع لو انكي بلا دفاع لدايشي من ناكي لباوشي من ناكي ها بيسو بين صار باوشي من لتشاوراني مني كم ببينتو نيتو عم ببينتو قولنا كان باوشي من ابراهيم محمود الشريف تبو شازيتن بس باوشي من جاسوس نبو ابراهيم محمود بس باوشي من دزنا بو ابراهيم محمود بس نبو باوشي من كشي نبو كو شان خليك دزو جديبي بس ني باوشي من ليلوسي نبو خليك دزو جديبي حتى نبو خليك دزو جديبي ها بس واقعي من كاكا بلام ايوين اشن شي كان هالشي بحرمته بايما بكري قيناكا بلام اكل ايما وتمان باغوري طالباني ويا غوري ابراهيم احمد وغوري ملام صفاوه او متاوان مان كدو كاكا عيبه او بيرزيه اي غوري حاجه علي باوشي من كاكا اي غوري دايشي من كاكا اي غوري خشي من كلا سكايب وبين بيج مرنكي ها كاكا اي بو وجدان تن بكاكا جن كواتا ارام احمد كخوي هندي قسناكا لبر اخلاقتي خويتي كاكا جن ايوا يا خلقي شرافه ابي نلا ارام احمد بوشي واقساكي كاكا ما في خومه كاكا جان منش انسان ياكم خلشي اولات ما في خومه كون بياوكوش كاكا بياوكوش وما يسيكتيبو دز وما يسيكتيبو بيشرب وما يسيكتيا بارتيا بدا مالي بازانيبو باشا اوايا كاكا جان دبروا حسق سيب كم نابي كسب لي كاكا عيبه بوشي عيبه قسبي تشتي بارتي بلي كاكا جان بوشي عيبه والله او سلاني بارتي وشتي او هاوري دار الشيخ نوريه صدقوا انا بكي بدمي حقي خويتي او الشيخ احمد وكان كان خليكي سيك سوراب وادي كشوم تشوك شولي صدق اوكي بدمي حقي خوت قلت لك ما جي كاكا كون بيشرف انا جانيه ما انت كاكا بوشي بيتان ناخوش قبل بما بنا بيشرف الكاكا بوشي ولا ارى محمى عيب وقتا قبل بنا مالي بازين بنا مالكي تشتو خاين بيابرون بو بيتان ناخوش اي هوار اي بو خاطي بيه خبر كاكا وانا جاني ايمان نهشتو كاكا جنجيان دي سندين مناوليان دي سندين جوانيان دي سندين كسوكاريان دي سندين كاكا لان الشيماني خوان ودريان كاكا جان عزيزاني من همو كسوكار ما مدن هيجي ما نبيني وكاكا ما في خوان براشين والله هلو ما جيبت بيشو تشكل جندجيان ما في خومانه كاكا براسي ما في خومانه وجدان خوش ابو انسان دفاع ما كان لم بشرفانا دفاع ما كان لم دزانا دفاع ما كان لم بابروانا دفاع ما كان لو انا كشوانا خليشي من كاكا بديانجنا مسؤول والله كوري جنجي كتب بارا شوانا سيكسي لقاكا كاكا باشا زوربي زوري والله جني واخريكي سيكسا لقى منالي جنجي بيصالي وحفظها ببارا بيتان بلم هاتوشي شوكا بنشوك بخوا بقرآن توشي شوقة بن كاكا بس خون قصناك كلك بخوا حرمة بوئي وهي بقسم بخوا خوهم يعني حيزو دس كدوا كاكا والله خوهم يعني بشرف كدوا بقرآن خوهم يعني رسوا كدوا كاكا جان بيتا ناخوش نبي كاكا كأم قصناك ما في خوم أنا طواب أمر راسي كيتي ناكري كارجيك دابني للاي دربني خانة أمهم ماشيني تابي أمهم دعباي تابي أمهم مشتي تابي أمهم نازان موادي هوش برهم بيني والله كاكا يكتي أجي لو قزيني وآسايش دزجازاني أجيني ديرو بابي دروتن رجبي أجي خوت النبيت باشا انت بوشي كومله بكل الجيران انيرن والله هي محموس هذا بين قرميانا محموس انغاوي يعني هر كسي له محمود الى قرميانا دولار ميسيك البنازام شا او هي محموس انغاوي عندنا حبيبينا والله وانيكك والله اواني هي باشا تو قلت قرماجي جاشي شمبيون برو بيوم بخوتك بخوا ناوي خوانا كشي ازانم بناوي سيانيو بس بيتر نالم بوشي بيقول لك كسناك كاكي كسناك تبوشي باسي كان باسي سني على دي بس جاء امشو قرار بو لايف كم دسر زانكوي هلا بجو نخشه هيدا نخشه ها كسكال من هم الراس ده شو نخشك شكي هنا ورخراوي بودانا بو بارا بياك النكش ايش بك شكي شكال ولا نخشه ايش بك شكي جا شون تكليف خلق كان كاكا باش كم لايف كان كاتو شلون نايم كاكا او توك شكي هنا نخشه خان وكو خوت خصه بازارك او ايش بنايو الرخراو وزي نازم شيكي يا من قصب كم بو بيونا خوشه اي بوشي وكشي هنا وكشي او من على جنجه بنايو الرخراو وخصنا بازارك وبوشي هنا اتبي باش لو زياتر ادي ايش كي بمليونير ادي بوك شكاش ريزا شقي بوب كري يبقى خو هذا اخوانا كري بخوا بشوانا اراكي بوب كيتوا اجينا بخوا بونا كري بري خراو دوس كدنو لميديا قسم بخوا شوانا نورتين ناتو اني ريزا شقا كري بيك مليون وسط هزار دولار شي ابي بورتين شوانا باباش بيزانيت ابي بورتين او سراني يكشيتي كاكا هموي خليجي فياغرا اخواتنا كاكا شتيوا اخوان جرجيز اخوان هموي بوبا مرو بزن هموي خليجي جي اخواتنا خوش بس سكس
ئەو ئاسان نییە خۆ بە قوربان کە ئێوە ئەکەن بەخوانی ڕیزە شوقا ئەبێ شەوانە ئەوانی ئەمە بەس ئارەقە بکەنەوە شەوانە بەقەدەر ئەمە یا باوکەنە ڕۆڵاتەوە ئەیش ناخۆمەوە قڕەکەنەوە هەر پیس بۆ ئارەقیش وەی باوکەنە ڕۆ ماڵی ئاوا بێ ئارام محمەدش قسەی و ئاکی قەسەم بەخوا ئەرەوەڵاوە ئەوش من نەخواردەوە ئەبێ پڕ بۆ پەرداخە ئارەقکەنەوە یا دووسێ پەرداخ شەوانە ئەگینا نابن بە خاوەنی شوقەی ڕیزە شوقە بە ملیۆنە ئیرۆ ئالم بابەتانە ئەوازێ نوخشەخان هەمووتە دەبڕۆ خوا حافستان بێت ئیشەڵا ئەم جارە هاتم خزمەتەن لەسەر زانکۆی هەڵەبجە ئەوانە قسە بازەکانمانە بێت لەبەرە ئەو سێشتم بۆ باس بۆی بیزانن ئەوەی دووبەی و هاوڕێدارە ئەوە قەزیەکە بوو دەرمانەکەش ئەو بکە بووم باس کرد کارگەکە بەداخەوە نە خەڵکی هەولێر قسە ئەکەن کە بازاڕەکەنن ئاوا ئەسووتێ نە خەڵکی کوردستانی باهینی سلێمانی قسەکە کە کارگەی حەشیش و تیلاکیان بۆ داهێنن بەڕاستی بەداخەوە بەڕاستی کەس قسە ناکە کار جاندە کەشی ئەڵەشی وڵای کاک ئارام محمەد تۆ زۆر ڕێیت و ئالم بابەتانە کاکە بۆ زۆر نەڕێن بەخۆڵمە جارە بەرداموش ئەوەی من ئەناسێت ئەوەی کە ئارام محمەد ئەناسێت من لە لایڤەکانە کە قسەکانەکەم لە دوای لایڤەوە تا لایڤێکی تر تااقەتم نییە قسەکەم بەخۆ ئەچمە هەر مەلیسێکە بۆ خەم گێژی کێش داژ خەڵق قسەم بۆکە چونکە من زۆر ڕقم لە قسەکردن بۆ شازایتان بەس لە لایڤە کە قسەکەم دژی ئەمانە وەڵڵا خۆشەویستان من لایڤ دژی گەلی پارتی نەکەمەوە قەسەم بەخوا جەڵدە لێمەیە هەتا کاکە ناتوانانی قبوڵیکەی بە قورئان وەڵڵا پێم قبوڵ ناکرێ بەخۆ پێم قبوڵ ناکرێ خەڵک لە بازاڕەکەی ئەسووتێ لە هەولێرا قسە ناکە وەڵا برا من ناتوانم کابرادانیش ئەگری بۆ ئەگری کاکەژێ تفێکە لە پارتی تفێکە لە سەرۆکی حکوومەت چواجی کاکە بابوو کوژن کاکە ئەیلەوە تۆ کە ماڵە سووتێنرا و هیچی نەما بیخۆت خوا ژیانە بۆچێ تۆ کاکەژێن بۆ قسە ناکەن کاکە بۆچی ئەمە چەندین جارە دوکانی ئەوە لە هەولێر ئاسووتێ کە قسە ناکە بۆچی خەڵکی دەربەنی خان و خەڵکی گەرمیان و خەڵکی سێمانی و چۆشێ بۆچی قسە ناکەن بە هەزاران هەزار کچ و کوڕتان تووشی هین بوون خواردنی ئەم مادی هۆشبەر بوون بە دەستی بازرگانەکان یەکێتیەوە کاکە بۆ قبوڵیەکە زەحمەت نەبێ بۆ قبوڵیەکە بۆ کەس قسە ناکە ئەی کوا ئەم هەموو نووسەرە کوا ئەم هەموو تەڕە شاعیرە کوا ئەم هەموو نازانم مێدیاکارە ئەو بۆ کەستان قسە ناکەن بۆ نایە کارگەیەکە لەوێ زەحمەت نەبێ کارگەی مادی هۆشبەر بۆ قسە ناکەن کەستان لەبەرەوەی هەمووتان خۆفرۆشن هەموو میدیاکار و فڵان هەمی خۆفرۆشە ئەوەی لە سێمانێ خۆی بە پاوڵ و قوبادوان فرۆشەوەی لە هەولێر خۆی بنەماڵی بازانی فرۆشەوە کۆرت و کرماجی هەمووی پارەیەکە دگل دانشەوانە بۆ سێکس و ڕابواردن و پارە و ئەلم بابەتان کەناڵی هەشت بۆچی باسی ناکەی کەناڵی هەشت بۆچی باسی ناکەی بڵێ ئەوە چۆنە چۆن نییە ناوێتی باسی خواتان لەگەڵ خۆشەویستان شەو شۆگاتان خۆش بێ حرمەتم بۆتانەیە تا کاتێک ئێمە خزمەتان بەخواتان ئەسپێرم بەخێرچن